مۆزەخانەی حەسوون لە شاری بەسڕە یەکێکە لە مۆزەخانە دەوڵەمەندەکان. هەر لە شاری بەسڕە هاتینە ناو مۆزەخانەی حەسوونەوە کە یەکێکە لە مۆزەخانە سەرنجڕاکێشەکانی ئەم شارە و ئەم مۆزەخانەیە چەندین پارچە و نەختینەی کۆنی عێراق و شاری بەسڕی لە خۆیدا پاراستووە. مۆزەخانەی حەسوون لە شاری بەسڕە کە لەلایەن توێژەر و کەلەپورناس هاشم حەسوونەوە دامەزراوە وەک یەکێک لە گرنگترین مۆزەخانە تایبەتەکانی عێراق دەناسرێ کە ئەرکی پاراستنی یادەوەری شارەکەی گرتۆتە ئەستۆ. سەبارەت بە بیرۆکەکە نزیکەی 40 ساڵە وەک خولیایەک دەستی پێکرد، سەرەتا بە کۆکردنەوەی تەزبیح دەستم پێکرد. دواتر بابەتەکە پەرەی سند و حەزم کرد مۆزەخانەیەکی تایبەت بە خۆم هەبێت. ناوەندێکی زیندووە بۆ دۆکیۆمەنتکردنی مێژووی کۆمەڵایەتی، سیاسی و ژیانی ڕۆژانی دانیشتوانی شارەکە. هاشم حەسوون توانیوێتی هەزاران پارچەی دەگمەن و نەختینە کۆ بکاتەوە کە گەواهی بۆ ڕەسەنایەتی و قوڵایی مێژووی ئەم شارە دیێری نەدەدەن. جاروبار کڕین و فرۆشتنم پێوە دەکردن تا ساڵی 2012 کە بڕیارمدا مۆزەخانەیەک لەم ناوچە شوێنەوارە کۆنەی شاری بەسڕەدا بکەمەوە. ئەم ناوچەیە جاران پاشاکانی بەسڕە و کەسایەتی دیارەکان و تەنانەت لە سەردەمی عوسمانیەکانیشدا والی بەسڕە لێرە نیشتەجێ بوو. هەر بۆیە حەزم کرد مۆزەخانەکەم لێرە بێت چونکە گەشتیار و بیانیەکانی زۆر سەردانی دەکەن. ناوڕۆکی مۆزەخانەیە فرەچەشن و دەگمەنە. لە بەڵگە نامە فەرمیەکان و دراوە دەرینەکانەوە دەست پێیەکە تا دەگاتە ئامێرەکانی دەریاوانی کە ڕنگدانەوەی پەیوەندیە مێژوویەکەی بەسڕەیە بە ئاو و بازرگانی دەریاوە. جگە لەمانە مۆزەخانەکە چەندین پارچەی وەک چەکە کۆنەکان، ئامێرە کارەباییە دەگمەنەکان و وێنە فۆتۆگرافیەکانی تێدایە. چەکم هەیە لە سەردەمی جەنگی جیهانی یەکەمەوە لای من پارێزراوم. تفەنگی عوسمانیم هەیە، تفەنگی ئینگلیزیم هەیە، شمشێری کۆنم هەیە، شمشێری قاجاری، شمشێری ڕۆمانی و شمشێری ئینگلیزیشم لایە. هەروەها شمشێر و قەڵغانی مەغۆلیشم هەیە لە ناو مۆزەخانەکەدا. ئەم کەلوپەلانە لە ماوەی نزیکەی 40 ساڵدا کۆم کردوونەتەوە. هاشم حەسوون بە هەوڵی تاکە کەسی خۆی توانیوێتی مێژوویەکی دەوڵەمەند کۆ بکاتەوە. ئەم شوێنە وەک پردێک وایە لە نێوان ڕابردوو ئێستادا.